إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله أما بعد فإن خير الكلام كلام الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. بداخوا خێزانەکان ژن و مێردەکان کەمێکیان هەیە کێشەیان نەبێ لە ماڵەوە، ڕاستێکی بێ کێشە نابێ، بەڵام هۆکارەکان چین؟ دەبینیت پیاوێک دەڵێت خێزانم هیچ عیبێکی تیا نییە، تەنها یەک عیبی تایە، ئەزانن چییە؟ تەنها دڵی پیسە، غیرەی زۆرە، تەنها یەک سیفەتێکە، بەڵام دەبینی بەهۆی ئەم سیفەتەوە لە پیاویشا ڕاستەکەی جارێ ئەم دڵپیسەی هەیە، بە شێوەیەک سنوورێکی خراپی بەزاندووە، بەڵام ئافرەتان زیاتر غیرە و دڵپیسیان تێدایە لە پیاوان زیاتر. دەبینیت کێشە و مەشاکیل لەو ماڵەدا زۆرە، مراقەبە، چاودێری، کوڕەکەم بڕۆ بزانە باوکت خەریکی چییە، باوکت بزانە لەوێ چیەکە، بە دوایەوەیە مناڵێک حیمایەک دەنێرێ بە دوایە مراقەبەی دەکات، چاودێری دەکات، محاسبەی دەکات، بۆ تاخیر بووی، بۆ تەلەفۆن هەڵناگری، لەگەڵ کێ قسەت کرد، لە بازاڕە بۆ سەیری ئافرەتت کرد. مراقەبە، محاسبە، چاودێری، چڕ، ئەمەوا دەکات خۆشبەختی، خۆشەویستی لەو ماڵەدا نەمێنێ. ڕاستەکە یەک سیفەتێکی خراپی تایە، بەڵام ئەم سیفەتە دەیەها و سەتەها کێشە بە دوای خۆیان دەهێنێ. دەبینی ڕق و کینە دروستە بێ، پیاوەکە حەزی بە ژنەکە نییە، ژنەکە حەزی بە پیاوەکە نییە. دەبینیت قسە نەکردن دروستە بێ، جارێ چەندەها ڕۆژ بەینیان نییە بەهۆی ئەو سیفەتەوە. دەبینی تۆران دروستە بێ، ژنەکە دەتۆرێت دۆڕامە ماڵ باوکی. دەبینیت خۆشەویستی و بەختەوەری نامێنێت، دڵنیابن ڕوو دەکەمە خوشکە بە ڕێزەکان بە تایبەتی. هەر کەسێک لە تۆڕە کۆمەڵایەتەکان وتی غیرە یعنی خۆشەویستی و بەختەوەری بڵێ درۆ دەکەی. غیرە و دڵپیسی واتە ماڵ وێرانکردن، واتە ماڵ کاولکردن. ئەو پیاوە بە غیرە تۆی خۆش ناوێ، ئەوە کارەساتەی سەر کا کەسێک دوسێ ژنی هەیە شتێکی ئاساییە غیرە هەبێ، بەس تەنای ئەم داماوە یەک ژنی هەیە، ئەم هەموو غیرە یعنی چی؟ قەینا دەڵێ کاکە ئەمە دوو ژنی هەیە سێ ژنیە، لەناو ئەوانەدا غیرە شتێکی ئاساییە هەیە، بەڵام ئەم یەک ژنی هەیە، ئەم هەموو غیرە یعنی چی؟ کابرا وا دەزانێت پێنج شەش ژنی هەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر عاقڵ بوو، سەلامی خوای لەسەر بێ، لە حەدیثێکی صحیح داتووە کاتە ئیمامی ئەنەسە فەرمێ ڕەزای خوای لێبێ، وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆچی ژنی ئەنساریەکان ناهێنی؟ گوێ بگرن، بۆچی لە ژنەکان ئەو ژنانە ناهێنی کە ئەنساری؟ ئەنسار واتە ئەوانەی کە خەڵکی شاری مەدینە بوون، مهاجریش ئەوانەی خەڵکی شاری مەکە بوون کە هاتوون بۆ شاری مەدینە. ئەی خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم بۆچی ئافرەتێک لەو ئافرەتانەی کە ئەنسارەکان و خەڵکی شاری مەدینەن بۆ هیچ خێزانێکت لەوان نەهێناوە؟ ئەزان چی فەرموو؟ فەرمووی ئینە فیهم لەغەیرەة شەدیدە، بەخوا ئەوان غیرەیان زۆرە و ئافرەتان نایەنهێنم، منعی کرد لە خۆی ئافرەتی خەڵکی مەدینە بهێنێ لەبەر ئەوەی غیرەی زۆریان هەیە، چکە دوایی سەری پیاوە ئێشێنن. ئەمە پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم. بۆی ئەگەر خێزانەکەت دڵی پیس بوو بە شێوەیەک مراقەبە و چاودێری کرد، ئەمە دەیەها و سەتەها کێشە و تەلاقی لێ ئەبێتەوە. ڕاستەکە یەک عیبی تایە، بەڵام ئەو عیبە دەیەها کێشە و مەشاکیلی بە دوای خۆیان هێناوە. ئەوە تا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەهۆی ئەوەی ئەو ئافرەتانی خەڵکی مەدینە غیرەیان زۆرە، دڵپیسی و مراقەبەیان زۆرە، ئەفەرمێن نایەنهێنم، نامان ئەوانم ناوێت. کەواتە خوشکە بە ڕێزەکانم، پێتان دەڵێم ئەگەر ئەتەوێ پیاوەکەت خۆشتی بوێ بە دڵپیسی خۆشتی ناوێ،
زیاتر ڕقی لێ بێتەوە، زیاتر ماڵەکەت کاولەکەیت و لەوانەیە ئەو پیاوە لە داخی تۆ بچێژنێتر بێنێ، لە داخی تۆ تەلاقت دات. کەواتە ئاگادار بن، غیرە دڵپیسی خۆشەویستی دروست ناکە، ماڵ وێران دەکات. وە تا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو ئافرەتانەی نەهێناوە کە غیرەیان زۆرە. تەواو تێبکە. دەبینی پیاوێک خێزانەکەی دەڵێت پیاوەکەم هیچ عیبێکی تیا نییە. ئەمانە بۆیە باسەکەم ئاگاداری خۆمان بین، بە خۆمان نابچینەوە. ئیسلام هاتۆ کێشەکان چارەسەرکە، بە تایبەتی کێشەی خێزانەکان. دەبینی ئافرەتێک دەڵێ پیاوەکەم هیچ عیبێکی تیا نییە ئیلا ئەوە نەبێ ڕەزیلە، چروکە، دەستی نوقاوە. یەک صیفەتێکە. بەڵام دەبینی بەهۆی ئەم صیفەتەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبە دەفەرمێ وەئەیو داء ئەدوا من البخل، بۆ دەردێک هەیە، نەخۆشیەک هەیە لە ڕەزیل و چروکی پیستر بێ، بۆ نەخۆشیەکەی لەوە خراپتر بێ، وا نەزانی فڵان کەس تەنیا ڕەزیلە، ئێخر ڕەزیلە بەڵام کارەسات ڕووی داوە. پیاوەکەم تەنها ڕەزیلە، مەسروفمان ناکە. جاوە مشکلەکە جارێ ئەو کەسە چروکانەکە ماڵ و مناڵیان ئەحتیاجە، ئەڵێن ئێمە مەسروفێکی زۆرەکەین، بەڵام کاوە مەسروفەکەتانە چیتان کردەوە بۆ ماڵ و مناڵی خۆتان؟ شەرمە پیاو خێزانەکەی احتیاجی دەستی خەڵک بێ، شەرمە پیاو کچ و کوڕەکەی لەگەڵی خۆیەتی و هەیەتی، باسی ئەو کەسانەکەم کە هەیەنە، خێزانەکەی و کچ و مناڵەکەی احتیاجی خەڵکن. بەڕاستی شەرمەزاریە. بۆ دەردێک هەیە لە بەخیلی و ڕەزیلی پیستر بێ. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم دەبینی بەردەوام کێشە و مەشاکیل لەو ماڵاندا زۆرە. ژنەکە حەزی پیاوەکە نییە، چونکە ئەو پیاوە مەسروفی ماڵەکە ناکات. یعنی شەرمە پیاو هەیە، مانگانە دەیەها وەرەقا، دەیەها گەڵا معاش و کەسابەتی هەیە، حتا ئێستا خێزانی خاوەنی گەڵایەک نییە. ڕۆژێک دەگەڵای دەستکەوتەوە ناڵێ خێزان ئەم گەڵایە بۆ تۆ پێی خۆشە، بیدەرێ قەینار مەسروفەکەی باش شتێ پارەشی بەرێ، معاشێکت وەرگرتووە شتێ پارە بدە خێزانت، بیدە مناڵەکانت پێیان خۆشە. فێر بە فێر شتێکت فرۆشتە خێرێ باشت کردووە چەند گەڵایە بدە بە خێزان و مناڵەکانت پێیان خۆشە. مەیان چەوسێنەوە، تەنیا شلو برنج و فاسەڵیا و گۆشت کیفایەت نییە بۆ ماڵ و مناڵەکەت. پێویستە هەندێک پارەیان نەبێ، خۆشە، پێی خۆشە خێزانت، با خەڵک پارەی نەداتێ. من چەندەها ژن ئەزانم خەڵک پارەی داتێ، خەڵکی خراپ، لەبەرەوە پیاوەکەی نێرەکەی دوو لە ڕیبەڕێستان مەسروفی ناکە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ لە حەدیثێکی صحیحدا كفى بالمرء شرا أن يحبس عمن يملك قوته، بس بۆ شەڕی ئینسان. ئەگەر ئینسان یەک شەڕێک و خراپەیەکی تیا نەبێ، تەنها ئەمەی تیا بێ، بەسە بۆ خراپی ئینسان. ئەویش ئەوەیە ماڵ و مناڵەکەی لیان دەگرێتەوە، بەخوا هەر لیان بگرەوە، ڕۆژێک دێ تۆ ئەمریت و بە کاملی هەمووی دێتە بەردەستیان، هەرمەیان دەرێ، هەر خڕیکە، هەر کۆی کەرەوە، ئەوان دەیخۆن و محاسەبەکەشی لەسەر تۆیە. و حتا مردیشی دوای مردنیشت مەمنونت نابن، چونکە لە دنیادا مەسروفیانت نەکرد. پارەت هەیە بەشی خێزانت بدە، مانگانە ڕۆژانە بەشی خێزانت پارە بدە. ئەمە سڵنیەک یعنی پێی خۆشە، پێی خۆشە. با پیاوەکەی پارەی بداتێ، نەک خەڵک پارەی بداتێ. مناڵەکەت باوکی پارەی بداتێ، نەک خەڵک پارەی بداتێ. وایان لێ بکە پێویستیان بە پارەی کەس نەبێ بە ئیزنی خوا، دڵیان پێی خۆشە بێ. بۆیە ئاگادار بە بەڕاستی زانایان دەفەرمون ئەو کەسێک کە چروک و ڕەزیلە بەخیلە ئینسانێکی نەخۆشی هەیە. یعنی بیرێ بکاتەوە پارە بۆ کێ کۆکەیتەوە، باشە تۆ بۆ ماڵ و مناڵی خۆت پارە کۆ نەکەیتەوە، بۆ کێ کۆیەکەیتەوە؟ دەی بەس پێم بڵێ، بۆ دراوسێکان کۆیەکەیتەوە؟ بۆ کێ کۆیەکەیتەوە؟ بۆ لە ماڵ و مناڵی خۆتی ئەگریتەوە. مەسروفیان دەکەی، مەسروفێ باشیان کە توانات هەیە قایمی مەکە، مەسروفیان بکە و پاشەکەوتیش بکە، بەڵام ئاگات لە خێزان و مناڵەکانت بێ. والله پیاوەکەم عیبینە بەس تەنیا ڕەزیلە. آخر بەهۆی ئەم ڕەزیلێ و چەندەها ژن و پیاو لە یەک جیابوونەوە، هەموو ڕۆژێ شەڕ و ئاژا و دوعا ئەکاڵێ خوایە پیاوم لێ بسێنی. ئەمە چۆن شتێ بەسیتە؟ پیاوەکە دەبێ پیاو بێ، پیاو مرد بێ. بۆیە ئاگادار بن، داواتان لێ دەکەم دەیەها جا پێتان نمتووە خێزانەکانتان با بێپارە نەبن، مناڵەکانتان بێپارە نەبن، ئەوەی توانات هەنێ یارمەتیان بدەن، حتا لای ئێوەن مناڵەکانت. خێزانیشت یارمەتی بدە بۆی هەر کەسێک ئاوا پاری بۆ خێزانت دەست کرد، خێزان بداتە باندەسیە، بڵێ پێویستم پارەی تۆ نییە،
نەک ئەوەی بۆ بکە. ئاگادار بە واللهی سەتەها ئافرەت بەهۆی ئەم مەسەلەی بەخیلیەوە دوو لۆ ڕێبەڕێسان ئەخلاق و ڕۆشتی لەدەستدا. ئەم پارەی ناداتێ بە 10,000 ناداتێ، پیاوی تشەڵێ وەرە بە چەند وەرەقە بە دەفتەر پارەت دەمێ، پیاوەکەشی 50,000 ناداتێ. ئێوە ئافرەتە گە لە خوا نەترسێ و عاقڵ نەبێت تێکەوێ خەڵ پارە بە شەدەپارەی بۆ درێژەکە. ئاگداری خێزانەکانی خۆتان بن، تکاتان لێ دەکەم. زۆر شتێ نامێ باسی کەم. دەبینیت پیاوێک دەڵێ خێزانم هیچ عیبێکی تیان نییە ئیلا ئەوە نەبێت دەم درێژە، دوو لۆ ڕێبەرێستان دەمەوەرە. ئیمامی ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ هەر ئافرەتێک زمانی درێژ بێ و دەمەوەر بێ زۆر لای پیاوەکەی نامێنێتەوە، ئیلا مەگە پیاوەکەی داماو بێت، هیچ دەسەڵاتێکی نەبێت. ئەگینا ئەوانی کە دوو لۆ ڕێبەڕێستان دەمەوەرن هیچ حەلێکیان نییە. بەخوا خێزانەکەم بەس دەمەوەرە، وەڵڵا خراپترین سیفەتی تایە، شتێکی بەسیط نییە. چونکە بۆی ئەم دەمەوەریەوە دەبینیت ڕۆژانە شەڕ و ئاژاوە هەیە، کێشە هەیە. پیاو حەز ناکە بێتەوە بۆ ماڵەکە، مناڵ ناوێرە جوڵەیە بکات دایک و باوک، دایکیش دەگژیە، خزم ناوێرە نزیکێ و ماڵە بکەوێ، گشتی لە دەمی ئەترسێ. بۆیە پەنا بەخوا هەر ئافرەتێک خەڵکی لە زمانی ترسا با دڵی خۆش نەبێ بڵێ کەس ناوێرێ پێم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمی ئەوانە ئەهلی ئاگرن، مادەم عەزیەتی خەڵکیە دەن بە زمانیان ئەوانە ئەهلی ئاگرن، نافەرمی ئەوانە عاقڵ و پاڵەوانن. بۆیە هەر ئافرەتێک دەم درێژ بێ و دەمەوەر بێ لەگەڵ پیاوەکەی زۆر نامێنێتەوە. جار ئەوە ناشرینتر ئەوەیە ئەزانن هەندێک پیاویش هەیە وەک ژن دەمەوەرە، بەس کەمە. پیاو هەیە ژنی دەمەوەر چاری ناکە، کە بکەوێتە قسەکردن، بەڵام ئەوانە تۆزەکەم بەس ناو ژنە زیاتر هەیە. دەگێڕنەوە دەڵێن پیاوێکی دەشتەکی ئەعرابی حوشترێکی سەر بڕی، کە حوشترەکەی سەر بڕی بە خێزانەکەی وت، بە خێزانەکەی خۆی وت، حوشترێکی گەورەی سەر بڕیوە، وتی ئەم ڕانە بەرە بۆ دایکم، ئەم ڕانە بەرە بۆ دایکم. وتی نایبم، ئەو ڕانە گۆشتی زۆر پێوە بۆ خۆمان. پیاوەکە قسەی نەکرد، وتی دەباشە ئەم دەستەی بۆ بەرە، دەستەکەی بۆ بەرە، ناوشانەکەی بۆ بەرە. وتی وەڵا ئەویشی بۆ نابم چونکە ئەو گۆشتە زۆر خۆشە، ئەو گۆشتەکەی زۆر خۆشە، چونکە شانەکەیەتی دەستەکەیەتی، ئەویش گۆشتەکەی خۆشە، ئەویشی بۆ نابم، بەڵکو ملەکەی بۆ بم، ملی حوشترەکەی بۆ بم. پیاوەکەش پیاوێکی عەشایەر و دەشتەکیە، وتی ملەکە بەرە و ئەوە تۆم تەلاقدا بڕۆ ماڵ باوکت، ملەکە بەرە بۆ ماڵ باوکی خۆت، ملی حوشترەکە بەرە بۆ لای باوکی خۆت، بۆ لای دایکی خۆت، ئەوە تەلاقم دای و لێجیا بوومەوە. کەواتە ئاگادار بە خوشکی بەڕێز، واللهی ئافرەتی دەمەوەر هیچ کەسێک خۆشی ناوێت، نە پیاوەکەی نە مناڵەکانی نە هیچ کەسێکی تریش. کەواتە خێزانەکە دەمەوەر بوو حتا مردن نەبێ لە قوڕابیت. چکە بە خەڵکی دەناسین، خۆشتان کەسانێک دەناسن، یعنی پیاوەکە داماوە دەژنەکەەوە. خوشکی بەڕێزم والله ئەم زمانەی تۆ هۆکارێکە بۆ چوونە جەهەنەمت، پیاو ناوێرێ بەرامبەرت بوەستێ. والله ئافرەتێ سوێن بەخوا خوڵق دەکات، خوڵقت هەر خوڵق دەکات، ماریفەت لەگەڵ یعنی ئەتەوێ ڕاکێ لێ دەسی، ئەبێ ئەگە تووڕە بێ بێ بم چۆن بێ بۆ خاتری ئەوخوا. بۆیە با لە خوا بترسین، ژنەکەت ئەگەر دەمەوەر بوو حتا مردن نەبێ لە قوڕابیت. کەواتە ئەوە سیفەتێکە دەیەها و سەتەها کێشە و مشکلەی لێ دروستە بێت. هەموو ژن و پیاوەکان هەر بە عام کێشەی دوو کێشەمان هەیە، ژیان خۆشی لە ماڵەکانەوە نەماوە، زۆربەی ماڵەکان. یا ڕەبی خوا لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی، خوا گیان لە هەموو سیفەتێکی خراپ ئێمە و خێزان و کچەکانمان بە دوورکەی. ئامین ئامین ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. دەبینی خوشکێکی بەڕێز دەڵێت پیاوەکەم هیچ عیبێکی تیا نییە، تەنها یەک عیب نەبێت، ئەویش ئەوەیە زوو تووڕە ئەبێ، تەحەمولی کەمە، تەحەمل ناکات، بەرگەی هیچ شتێک ناگرێ. ئێستا پیاوی وایە لە ماڵەوە بێ ڕۆژی دەیەها شەڕەکە. برای بەڕێزم تۆ تەداخلی ئیشی ژن مەکە، تۆ پیاوی پیاو شوارە بتەیە، ڕیشت هەیە، هەندی ئیشەی هی ژنە پەیوەندی بە تۆ نییە، گسکەدا خێزانەکەی هاواری لێ ڕەسێ. ئەوانە بۆیە زۆرجار ئەوەندە خراپە، ئەوەنە بێت تەحەموول لە ئەو پیاوە، ژنەکەی ئەو دەقە دڵی خۆشی پیاوەکەی لە ماڵ نەبێ. بۆچی؟ لەبەرەوە لە ماڵەوە بێ سەریێشێنێ، تەداخلی هەموو شتێکە، چێشتەکە، تەداخلی ناو ماڵەکە، تەداخلی هەموو شتێکەکە. ئەو ئیشی تۆ نییە. برای بەڕێزم، تۆ پیاوی پیاوەتی خۆت بهێڵەوە،
پیاوەکەم تەنها عیبی تایە بێتەحەمولە. دەبینی بەهۆی ئەو تووڕەبوونەوە کێشە و مەشاکیل زۆر ئەبێ، تووڕە ئەبێ لە خێزانەکەیدا لە مناڵەدا، بەهۆی ئەو تووڕەبوونەوە خەڵکە کوژەیە. چەند کەس خێزانی خۆی نەکوشت، پیاوی خۆی نەکوشت لەبەر تووڕەیی، کە سوکار و دراوسی خۆی نەکوشت لەبەر تووڕەیی. دەبینیت جوێندان زۆرە بێت، جوێنەدا تەلاق، تووڕە ئەبێ ئەوە تەلاقم دای، مامۆستا تەلاقم خواردۆ تووڕە بوومە، ئەی تووڕەبووی بۆ 5,000 نەدڕان. خۆ هەموو تووڕەبوون ئاسایی نییە، ئەبێ من نمونێکتان بۆ دەهێنمەوە. ئەگەر کەسێ بێ بۆ لای تۆ خوانەکە، کەسێکی ئازیزی تۆ بکوژێ، یەک فیشێکی پێ ونێ بنێتە سەری و بیکوژێ، بێ بۆ لای تۆ بڵێ وڵات تووڕە بووم گردنمە ئازاگات، تۆ بڵێ چی؟ قەی ئامادەم تووڕە بووی احتیادیە. نابێ برای بەڕێزم، وەڵام من تووڕە بووم بۆیە تەلاقم خوارد. ڕاستەکەیت، بۆ تەلاقە خۆی، بۆ سوێن ناخۆی. بەهۆی ئەم تووڕەبوونەوە تەماشا دەکەی کێشە و مشکیلە زۆر بووە. لە حەدیثێکی صەحیح هاتووە، پیاوێک هاتە خزمەتی خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم، فەرمووی ئەی خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم ئامۆژگاریم بکە. فەرمووی تووڕە مەبە. فەرمووی ئامۆژگاریم کە. فەرمووی تووڕە مەبە. فەرمووی ئامۆژگاریم کە. فەرمووی تووڕە مەبە. یەک لە دوای یەک. یەکی لە سەحابەکان کە گوێ لە پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم ئەفەرمێ بیرم کردەوە باشە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ بەستە نافەرمووی تووڕە مەبە؟ نەیفەرموو تەقوای خوا بکە، شەریک بۆ خوا بڕیار مەدە، فلانشت فلانشت مەکە، بۆ فەرمووی تووڕە مەبە، لا تەغضب. ئەفەرمێ تەماشام کرد، ففكرت ما قاله صلى الله عليه وسلم فإذا الغضب يجمع الشر كله. بيرم كدوا والله پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر دانا و عاقڵ و تێگەشتووە. بیرم کردەوە ئەوەی کە هەموو شەڕێک کۆ دەکاتەوە لە خۆی تووڕەبوونە. ئینسان کە تووڕە بوو هەموو شەڕێک لە ڕێگایدایە، تەلاقە، کوشتنە، لێدانە، گوێندانە، سوکایەتی کردنە، هەموو شتێک لە ڕێگای تووڕەبوونە تووشی ئینسان دەبێت. هەزارەها کەس بەهۆی تووڕەبوونەوە تەلاق درا، ژنی تەلاقدا، ژنەکە تووڕە بوو یا پیاوەک. هەزارەها کەس بەهۆی تووڕەبوونەوە خەڵکی کوشت، هەزارەها کەس بەهۆی تووڕەبوونەوە ڕۆحی لێسێنرا و کوژرا، کەواتە سەری کێشەکان تووڕەبوونە. ئەگەر پیاوەکە تووڕە بوو صیفەتێکی زۆر خراپی تێدایە. ناڵم ئینسان هەر تووڕە ئەبێ، بەڵام هەیە بێتامی کردو. ژنیش بە هەمان شێوە تووڕە بێ، کێشە و مەشاکیل لە ماڵەوە زۆر زیاتر ئەبێت. تەماشا دەکەی خۆشەویستانێکی تر لەو کێشانەی کە هەیە لە نێوان ژن و پیاوەکانە. پیاوێک دەڵێ خێزانم هیچ عیبێکی تیانێ ئیلا ئەوە نەبێ ئیحترام و ڕێزی کە سوکارەکەم ناگری. ئەمە کێشەیەک لە کێشەکان. خێزانم ڕێزی دایک و باوکم ناگرێ، ڕێزی خوشک و براکانم ناگرێ، بەڵام ڕێزی دایک و باوک و خوشک و برای خۆی ئەبێ بگریت. ئەوە کێشەیەکە، خوشکە بە ڕێزەکەم. پیاوەکەت ڕێز لە دایک و باوکت دەگرێت، تۆش ڕێز لە دایک و باوکی بگرە. ڕێز لە برا و خوشکت دەگرێت، تۆش بیگرە. ئەگەر ئەویش خراپ بوو تۆ هەر باش بە. ئەگەر پیاوەکەشت خراپ بوو تۆ کەسێکی باش بە. پیاوی وایە ئەڵێ ئەگەر 2 کیلۆ تەماتە بۆ ماڵ دایکم بکڕم ئەبێت چەند ڕۆژ لە ماڵەوە شەڕ و ئاژاوە بێت. دایکێتی دایکی خۆی، ئەمە کارەساتە. دەپێت خۆشە ڕێزی دایک و باوکت بگیرێ، بێ ڕێزی دایک و باوکی پیاوەکەش بگرێن. پیاوتە خۆ دوژمنت نییە. وەڵا خەسم خراپە، باش بێ و خراپێت تازە خەسووی تۆیە، ئەبێ لەگەڵ لا بژیت، ئەبێ ڕێزی لێ بگری. خەزوورتە بە هەمان شێوە، تەمەنێکی هەیە تازە تۆ وەک تۆ بیرکاتەوە. نەخێت شتی وان نییە. بۆیە بەداخە ئەومەیەکێ لە کێشەکانی ئەم خەڵکەیە کە دەبینیت ناڵێ ئەڵێ نەچی بۆ لای دایکت، بەخوا ڕازی نامچی بۆ لای دایکت، بۆ لای باوکت، وازیان نێبێنە، حەقت چێ بەسەریانەوە. چۆن حەقی نییە بەسەریانەوە؟ ئەی چەند ساڵ ئەم مناڵی بەخێو کردو، ئێستا پشتی تێ بکە، پشت لە دایک و باوکی خۆی کە لەبەر خاتی جەنابێت. چۆن شتی وابێ؟ نابێ بەڕێزم. ئەو مشکیلەیە کە ئافرەتان تێدان، پیاویش هەیە بە هەمان شێوەیە. ئەمە هۆکارێکە بۆ کێشە و مشکیلە. دەیها کێشە دروستە بێ، ئەکرێ من شتێ بۆ ماڵ دایک و باوکم بکڕم، لە ماڵ محاسبە بکرێم. چەند پیاوەیە بەم شێوەیە کە بۆ ئێمە باس کردووە. دەکرێ ڕێزێک لە دایکم بگرم، لە باوکم بگرم، ئەبێ باجەکەی لە ماڵەوە بدەم. خوشکە بە ڕێزەکەم، ئەگەر ئەتەوێ ژیان بەردەوام بێ و خۆشی و شادی و مەحەبەت و خۆشەویستی لە ماڵەکەی تۆدا بێ، نابێ بەم شێوەیە بیت. دایک و باوکت هەیەش دایک و باوکی هەیە،
ئەبێ ڕێزی دایک و باوکی خۆی بگرێ. بۆی برای بە ڕێزم هەزار جار خێزانە توتی ڕێزە دایک و باوکت مەگرە حسابی بۆ مەکە لەو مەسەلە. بەداخەوە ینی کێشە زۆر بووە بەم شێوەیە ئەڵێ داوەتی کە سوکاری خۆم دەکەم بەس نابێت کە سوکاری تۆ بێن. بۆ خوایە نەفەرێکم دەناسی وتی مامۆستا 13 ساڵە ژنم هێناوە حتا ئێستا دایکم باوکم برایەک من ماڵ ئێمە هێلکۆڕۆنێکی نەخواردو 13 ساڵە. ئەمە کارەسات نییە، ئەمە سیفەتێکی تایە. بەڵام خۆشی لە دڵی پیاوەکە دەرکردووە، خۆشی لەو بنەماڵە و لەو ماڵش دەرکردو دەرەوە. تەواو ڕاستێکی سیفەتێکی تایە، بەڵام مەڵێ سیفەتێکی تایە. ئەم سیفەتە دەیەها شەڕ و ئاژاوە و تەلاق و جیابوونەوە و قسە نەکردن بە یەکەوە دروستە بێ. ئەکرێ شتێ بۆ دایک و باوکی خۆت بکەی خێزانە چەندەها ڕۆژ قسە لەگەڵا نەکات. ئەمە سیفەتێکی کەمە، خراپە زۆر. بۆی خوشکە بە ڕێزەکان بە خۆتان نابچنەوە. برا بە ڕێزەکان ئێوەش بە هەمان شێوە پێویستە ڕێز و حرمەتی دایک و باوکی یەک بگرن. پێویستە ڕێزی خەسوو خەزورت بگری، خێزانیشت بە هەمان شێوە. ئەو کاتە خۆشبەختی دروستە بێ. با دایکی هەردووتان باوکی هەردووکتان برا و خوشک و کەسوکاری هەردوولاتانە ماڵی تۆ نان بخوات بێتە ماڵەکەی تۆ بچۆ ماڵەکەی هەردووکیان. خێزانت بەرەمە ماڵ باوکی بڕۆ ماڵ باوکی خۆشت خێزانیشە بەرە بۆیانە. با خۆشەویستی دروست بێ. خوشکە بە ڕێزەکەم شەڕێک دروست مەکە لەگەڵ ماڵ خەزوورانتە، تۆ زەرەر ئەکەی باجەکەی ئەدەی بەیانی. آخر خاڵ دەمێ باسی کەم دەبینی کەسانێک هەیە دەڵێ هەندێک خوشکی بەڕێز ئەڵێن پیاوەکەم هیچ عیبێکی تیانە ئیلا ئەوە نەبێ دوو لە ڕیبەرەسان دەمی پیسە گوێ نەدات. ئەمە هەیە، خۆمان چەند جار بینیمانە بە چاوی خۆمان. لە بەرچاوی مناڵ ئەم شکێنێتەوە گوێنم پێدە، لە بەرچاوی میوان ئەم شکێنێتەوە، لە بەرچاوی خەڵک ئەم شکێنێتەوە. تۆ وایت و گوێن و قسەی ناشرین بە خێزانی خۆی دەڵێت، گوێن و قسەی ناشرین دەبینیت بە خێزانی خۆی دەڵێ و سوکایەتی پێدەگەوا دەزانێت پاڵەوانی کرۆ قسە بە خێزانی خۆیە. آخر خێزانی تۆیە، تۆ لای خێزان خۆت لای خێزانەکەتە. منیش دانیشتومە گوێن بە خێزانی خۆت ئەدەی وەڵا خێزانی خۆت سوک کردووە. وەڵای برا خۆشت سوک ئەبی لای میوانەکە. وەڵا بۆ بەڕێز نابی گوێن بە خێزانی خۆت بدەیت، سوکایەتی پێ بکەی. ئاگدار بە ئینسان دەبێ بەڕێز بێ. پیاوەکەم تەنها و عیبەی تایە، ئەو عیبە زۆرە، بەهۆی ئەو عیبە خۆشت ناوێ. هەزارا ژنەی پیاوەکەی خۆی خۆش ناوێت چونکە پیاوەکەی ئشکێنێتەوە، ڕقی لێتی هەیە پەنا بەخوا خیانەتە پیاوەکەی خۆیەکە لەبەرەوە، حسابی بۆ ناکات، دوعای لێەکە لەبەر ئەوەی پیاوەکەی سوکایەتی پێ دەکات. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ناو سەحابەکانە دەیفەرموو عائیشەم لە هەموو کەسێک خۆشترەوێ. تۆش ئەڵێی بیکوتە گوێنی پێ بدە، سوکایەتی بکە، ژنە بێ هەر لێی بدرێت، کەی لە شتیوا لە دینە هاتووە. ئەمە باو باپیری تۆ ئەمیکرێ مێشکتەوە، ئەینا قورئان و حەدیث دژی ئەو شتەیە. بۆیە بەڕێزم ئاگادار بە لە حەدیثێکی صحیح مسلیم داهاتۆ بۆ ئەو پیاوانەی کە سوکایەتی بە خێزانی خۆیان دەکەن. بە کەڵک دێ خێزان لەگەڵیا بژی، بە کەڵکت نایە لێ جیا بەرەوە سوکایەتی پێ مەکەم ڕۆژێ. جیابوونەوە زۆر لەو باشترە هەموو ڕۆژێ بیمرێنی، هەموو ڕۆژێ سوکایەتی پێ بکەی، بیشکێنیتەوە ناو خەڵکە. تخوا تۆ پێت خۆشە خەڵکی بتشکێنێتەوە لە هیچ شوێنێکە؟ ناوەڵڵا دەی بەخوا خێزانیش مرۆڤ خوا بە مرۆڤی دروستی کردووە. خوا سوورەتێکی لە قورئانە ناوە سوورەتی ئافرەتان، بەڵام سوورەتی پیاومان نییە. تۆ چۆن ئەچی سوکایەتی پێەکەی؟ بە کەڵکت دێ لەگەڵ یا بژی، بە کەڵکت نایە لێ جیابەرە و دەمی خۆت بگرە. لە حەدیثێکی صحیح مسلیم داهاتوە ئەبوو مەسعود سەحابەیەکە ڕەزای خوای لێ بێ، ئەفەرمێ من خزمەتکارێکم هەبوو لێم ئەدا، بە قەمچیەک لێم ئەدا. کاتێک کە لێم ئەدا لەم خزمەتکارە لەم کۆی لە داماوە لێم ئەدا، خێزانەکەشت پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەوان ئەسیرن لای ئێوە، خێزانەکانتان ئەسیرن لای ئێوە، ڕێزیان لێ بگرن. ئەفەرمێ لەم گەنجەمەدا لەم خزمەتکارم ئەدا گوێم لە سەوتێک بوو لە پشتی خۆوە، گوێم لە دەنگێک بوو، کەلام کردەوە سەیرەکەم پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. زان چی دەفەرموو؟ فەرمووی ئەی ئەبوو مەسعود بزانە، ئیعلەم ئەبا مەسعود، ئەی ئەبوو مەسعود باش بزانە خوای گەورە زۆر بەتوانا و بەدەسەڵاتە بەسەر تۆدا. تۆ چۆن توانات بەسەر ئەو گەنجەدا هەیە لێ ئەدەی ئەو کۆی لەو بەندە و داماوە، خوای گەورە زۆر دەسەڵاتی بەسەر تۆ زیاترە. بۆیە دڵنیا بە نەڵی دەسەڵاتم هەیە، خوای گەورە دەسەڵاتی بەسەر تۆدا هەیە
چۆن تۆ ئەو دەسەڵاتە بەسەر ئەو داماوەدا هەیە لێ ئەدەی سوکایەتی پێەکەی. خوا زۆر بە دەسەڵاتە ئاگادار بە. ئەی ئەبوو مەسعود کەلام کردەوە سەیرەکەم پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوە لەبەر خاتری خوا ئازادم کرد لە کۆیلایەتی. پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم گوێ لە ئاخری حەدیثەکە بگرن لە کۆیلەیەکی داوە لە عەبدێکی داوە ئەی تۆ ئەگەر لە خێزانەکەی خۆت بدەی دڵنیا بەم حەدیثە شمولت دەکات 100%. ئەگەر سوکایەتی پێ بکەی هەموو ڕۆژێ لێ بدەی عازێتی بدەی. پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەگەر وات نەکردایە ئەمەد لە کۆیلەیەتی ڕزگار نەکردایە لێتدا دوای لێدانەکە ئەگەر ئازادت نەکردایە لە لەفەحەتکە النار ئەوە ئاگری جەهەنم تۆی دەگرتەوە. ئاگری جەهەنم تۆی دەسووتاند بەس کە ئازادت کرد لەبەر خاتری خوا ئەو کاتە تۆ ئاگری جەهەنم ناتگرێتەوە چونکە لێتدا بەڵام دوای ئازادت کرد لە کۆیلەیەتی ڕزگارت کرد. لە کۆتاییدا دەڵێم بەسە سوکایەتی بە خێزانی خۆتان بوەستێنن لەبەر چاوی میوان مناڵ مەشکێننەوە ژن مەشکێننەوە ژنی تۆیە شەرەف و ناموسی تۆیە ئەبێ بیپارێزی ئەمانەتێکە ڕۆژێک بوو دەستی خەزوری خۆت ماچ کرد ئێستا ئاوا سوکایەتی پێەکەی وەڵا باوکم وای کرد باپیر مژواکەم باو باپیری تۆ غەڵەتی کرد ڕەحمەتی خوایە نەبێ ئەوە نەیانزانی تۆ دەزانی. لە کۆتاییدا دەڵێن بە خۆتان نابچنەوە. ئەم سیفەتانی کە باسم کرد چەند سیفەتێکی کەم بوو هیوادارم ئینشەڵا خوشک و براکان بە خۆتان نابچنەوە بەهۆی یەک سیفەتێکەوە لە ماڵێکە هەبێ سیفەتێ ناشرین دەیەها و سەتەها کێشە و مشکلە دروست دەبێت کەواتە بە بخۆمان دابچینەوە. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خويا شفای نەخۆشەکانمان بدەی بە تایبەتی ئەوانەی داوە دوعای خێریان کردووە. یا ربی خوای لە هەموو سیفەتێکی خراپ بە دوورمانکەی خوای گیان خۆشی و مەحەبەت و ڕێز و حورمەت بخەیتە نێوان ژن و مێردەکان و یا رب العالمین خوای گیان ئاخرمان بەخێر بگێڕی نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبول کە. یا ربی خوای بمانگەێنی بە مانگی پیرۆزی ڕەمەزان. یا ربی خوای بارانی بە ڕەحمەتمان بۆ بارێنی. یا رب العالمین خوای گیان بارانی بە ڕەحمەتمان بۆ بارێنی لە گوناهمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی. خوایان ئەم دەموچاوانە هەموو دەموچاوەکانی تر لە ئاگری دۆزەخ بە دوورکەی. آمین 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.